ئێمە چۆن بتوانین وەکو مؤسسات ڕۆڵ بۆ مامۆستایانی ئاینی بگەڕینەوە، پێگەی خۆیان بۆ بگەڕینەوە، چۆن بتوانین ڕێز لە مینبەر و مامۆستایانی ئاینی و مزگەوت بگرین، چۆن بتوانین ڕۆڵیان بۆ بکەینەوە بۆ ئەوەی کە بتوانین دەور ببینین لەناو کۆمەڵگاکانی خۆیانە. ئەمە خاڵێکی گرنگە مؤسساتی ئێمە وەکو لایەنی بۆ نمونە بەشی بانگەوازی ئینستیتیوتی ژیان چۆن بتوانین بەرنامەمان هەبێ کە لێکتر نزیک بوونەوە دروستکەین لە بینی بانخوازان و مامۆستایانی ئاینیە، چۆن بتوانین تەوحیدی فکر بکەین، تەوحیدی دعوە بکەین، چۆن بتوانین کۆڕ، سیمینار، مەسەلەن کۆنفرانس، مؤتەمەرات بکەین لەسەر ئەو بابەتانی کە ئەمڕۆ بابەتی هەستیارن، بابەتی سەردەمی و هاوچەرخن. ئێمە چۆن بتوانین مامۆستایانی ئاینی لەم بابەتانەیە بێنینەوە سەرخەت و ڕۆڵی دروستی خۆیان بۆ بگەڕینەوە. ئێمە ناکرێ مەسەلەن هەر لە مزگەوتە با ئێمە پرۆژەمان هەبێ بۆ پەرلەمان، پرۆژەمان هەبێ بۆ ئەوەی کە مامۆستایانی ئاینی، ڕۆڵی مزگەوت، وەزارەتی ئەوقاف، یەکێتی زانایان ئێمە چی بکەین بۆ ئەوەی ئەمانە ڕۆڵ ببینن. یعنی بۆ نمونە خۆ ڕۆڵی مامۆستایانی ئاینی هەمیشە دژ بە بەرژەوەندەکانی حکوومەت و دەسەڵات نییە، بەعکسەوە ئێمە ئەگەر بمانوێت خزمەتی کۆمەڵگا بکەین مەفروزە پرۆژەکانمان تەکاملی بێ لەگەڵ دەستگا پەیوەندیدارەکان، لەگەڵ دەستگای ئاسایش. ئەمڕۆ ئێمە مەترسی مادەی هۆشبەرمان هەیە لەسەر گەنجەکانمان، مەترسی هەڵوەشانەوەی پرۆسی خێزانمان هەیە لەناو کۆمەڵگایە، ئێمە مەترسی لادانی گەنجمان هەیە، دنیایە مەترسی کە ئەمنی ئیجتیماعیمانە خەنە مەترسیەوە. ئەمە هەم خەمی مامۆسایەکی ئاینیە، هەم خەمی ئەفسەرێکی ئاسایشە، هەم خەمی وەزارەتێکە، هەم خەمی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە، وەزارەتی ئەوقاف، یەکێتی زانایانە. بۆ ئێمە لەسەر ئەم خەمە هاوبەشانی هەمومان پرۆژەمان نەبێ، بۆ ئێمە ئیش نەکەین لەسەر ئەوەی کە پرۆژەی هاوبەش دروستکەین بە هەمومانەوە ئیش لەسەر ئەم تەوەرانە بکەین. کەواتە ئەکرێ ئێمە لەگەڵ دامودەستگاکانی ترا بەڕێزان، لەگەڵ دامەزراوەکانی ترا خەمی هاوبەشمان هەبێ و ئیشیان لەسەرکەین. لە کۆتاییشە ئەمانە بە بەرژەوەندی یەکەم کۆمەڵگا لە ڕووی دنیاوە میلەتی خۆمان کە خوای پەروەردگار پێغەمبەرانی ناردۆ بەڕێزان، یعنی پێغەمبەران ئەرکیان چی بووە؟ ئەرکیان چاکسازی بووە لە کۆمەڵگەکانیانە، خۆ ئەرکیان هەر تەنزیمی عەلاقی خەڵک نەبووە لەگەڵ خوا. بۆ نمونە شوعیب کە هاتۆ محارەبەی تەرازوبازی کردووە، لووت کە هاتۆ محارەبەی بەدڕەوشتی کردووە، کە ئەمانە کۆمەڵێک بەها بوون لەناو کۆمەڵگاکانیانە داڕ و خاون. ئیسلاحی مجتەمع کاری لە پێشینەی پێغەمبەران بووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە تەشریفی بردووەتە مەدینە چی کردووە لە مەدینە؟ جاری نظامی مؤاخاتی کردووە لە بینی مهاجرین و ئەنسارە بۆی چارەسەری مشکلی بەتاڵە بکە. کۆمەڵێکی زۆر لە مەدینە مەککە خەڵکێکی وافید کە چوونەتە مەدینە بازرگانن، ئەهلی مەککە خەڵکێک نین لە زراعەت شارەزا بن. ئەمانە هاتوونەتە مجتەمعێکی زراعی. ئەگەر ئەمانە خەڵکێک نەبێ بەرچاو ڕوونیان بداتێ مشکلی بەتاڵە لە مەدینەیە دروست ئەبێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دێ ئەمە ئەکا. دواتر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مصالحە لە بینی ئەوس و خەزرەجا ئەکا، خوێنی بینی ئەوس و خەزرەج و ئەنسارەکانە کوژێنێتەوە. ئەوجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وثیقەی مەدینەی دووەمە نووسێتەوە کە دوو وثیقەمان هەیە، وثیقەیەکیان لە بینی موسڵمانەکان خۆیان هەیە، وثیقەیەکیان لە بینی موسڵمانەکان و جوولەکەکان هەیە. یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کێشە کۆمەڵایەتیەکان چارەسەرەکە. بەر لەوەی دەوڵەت ئوسوسی دەوڵەتی سیاسی دروستکە، مەلامیحی دەوڵەتێکی داعوی، چونکە ئیسلام لە کۆمەلگایەکە گەشە ئەکا بەڕێزان کە ئیستیقراری تیابێ. لە صلحی حودەیبیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەک ساڵ صلحی کرد. هەتا صلحی حودەیبیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عددی ئەو مسلمانانی لەگەڵی بوون نەگەشتە 2000. لە دوای صلحی حودەیبیە بە ساڵێک عددی ئەوانی لەگەڵین کە ئەچنەوە بۆ فەتحی مەککە 10,000 سەحابی. کەواتە ئیسلام چەند لە جەوێکی ئاشتیا گەشە ئەکا، لە جەوی شەڕە ئیسلام گەشە ناکە، لە جەوی ئاشوب و ناخۆشیە ئیسلام گەشە ناکە. ئەوە نەیارانی ئیسلامن ئاشوب دروست ئەکەن بۆ ئەوەی خەڵک لە منهەجی ئیسلام دوور بخەنەوە، خەڵک بەشتی لاوەکیەوە سەرقاڵ بکەن. ئەوانن دێن تەیارات تەوژمی فکری توندڕە و تەوژمی فکری شلگیر لاگیر دروست ئەکەن بۆ ئەوەی کە خەڵک لە ئیسلام ڕەسەنەکە دوور بخەنەوە و شێوی فکری بنێنەوە بۆ خەڵکی مسلمان. کەواتە ئیشی ئێمەیە بتوانین لە ڕێگەی وەکو عەرزم کردن، لە ڕێگەی ئەم خێوەتگانەوە، لە ڕێگەی کۆنفرانسەوە، لە ڕێگەی بۆ نمونە توێژینەوەی زانستی و مؤتەمەراتی علمیەوە، لە ڕێگەی هەماهەنگی لەگەڵ دامودەستگا پەیوەندیدارەکانی دەوڵەتەوە بتوانین ئیسلامێکی ڕەسەن کە ڕەحمەتەن لیلعالەمینە لە کۆمەڵگەی خۆمانە جارێکی کە بڵاو بکەین.